ji bo nehêlana tundûtîjiya li dijî wana xanimên seranserî cîhanê daxwaza kiryaran ji hikûmetan dikin. Li Kalîforniya xwepêşandan ji bo piştevaniya nerazîbûnên Îranê tên kirin. û piştî kuştina Ebû Bekir el-Bexdadî li deverên piraniya Suniyan li Iraqê, Daeş serî hildide. سڵاو و ڕێزوهیڤین دەما خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. لای منیشەوە سڵاوتان لێبێت. ژنان لە سەرانسەری جیهان خۆپشاندان و ڕێوڕسمی جیاجیان ئەنجامداوە بۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان لە کاتێکدا لە تورکیا پۆلیسی دژە ئاژاوە ڕێگەی لە خۆپشاندەرانی ژنان لە ئەستەمبوڵ گرتووە. ڕێوڕسمی ڕۆژی جیهانی بنبڕکردنی توندوتیژی دژی ژنان بە خۆپشاندان و مەراسیمی مۆمداگیرسان لە زۆربەی شوێنەکانی جیهان کرایەوە. لە بەلجیکا ڕێکخەران بە دانانی پێڵاوی سوور وەکو هێمایەک بۆ کوشتنی ژنان بە توندوتیژی یادیان کردەوە. نەتەوەی گرتوەکان هۆشداری دەدات توندوتیژی دژ بە ژنان دەبێت ڕابگیرێت چونکە ئەمە هەڕەشە دەکاتە سەر ئاشتی و ئاسایشی جیهانی. نەریتی توندوتیژی دژی ژنان دەرەنجامی خراپی بۆ سەر هەوڵەکانمان بۆ بنبڕکردنی برسێتی و پەرەپێدانی گەشەسەندنی گشتگیری بەردەوام هەیە. توندوتیژی ڕێگە لە بەشداری ژنان دەگرێت لە هەموو بوارەکانی کۆمەڵگەدا. حکوومەتی فەڕەنسا لەم بۆنەیەدا هەنگاوی نوێی بۆ پاراستنی ژنان ڕاگەیاند. لە ساڵی داهاتوودا حکوومەت زیاتر لە 1 ملیار یۆرۆ تەرخان دەکات بۆ هەموو هۆڵەکانی پەیوەست بە یەکسانی نێوان پیاوان و ژنانن. لەو هۆڵانەشدا 360 میلیۆن یۆرۆ تەرخان دەکرێت بۆ شەڕی دژ بە توندوتیژی بەرامبەر ژنان لە 1 ساڵدا. ئەنتەرپۆلیش بیری خەڵکی خستەوە ئەرکێکی ئەخلاقیە کاتێک کە نیشانەکانی قاچاقچێتی و هەراسانکردنی دژی ژنان و کچان بەدی بکرێت و دەست بەجێ راپۆرتی لەسەر بکرێت. لە سەدا هەفتاوێکی قوربانیانی جیهانی قاچاقچێتی بە مرۆڤەوە ژن و کچن کە لە سەدا 3 لەوانە بۆ مەبەستی سێکسی بەکاردێن. داواکاریەکەی ئینتەرپۆڵ و برهێنانەوەیەوەیە کە هێنانە بەردەم دادگای هەڵاتوەکان بە شێوەیەکی بنچینەی هاوکاری نێونەتەوەیە بۆ چەسپاندنی یاسا. نایجیریاش لەم ڕۆژەدا یەکەم تۆمارکەری تاوانبارانی سێکسی دامەزران بە مەبەستی کۆتایی هێنان بەو کللتورەی کە تاوانبار لە بری قوربانەکە دەپارێزرێت. کاتی ئەوە هاتووە گروپەکانی ژنان و پیاوان و هەموو ڕێکخراوەکان بە ئەندامانی کۆمەلگاکانیان بڵێنەوە کە دەستدرێژی سەکسی شتێک نییە سزاکەی دوا بخرێت بۆ ڕۆژی قیامەت. دەبێت لەم دنیادا بە سزای خۆیان بگەن. بەڵام لە هەموو شوێنەکاندا پێشوازی لە یاساکان بۆ پاراستنی ژنان نەکرا. پارتی ڤاکسی هەرە ڕاستڕەوی ئیسپانیا ئامادە نەبوو ڕاگەیاندنی هەموو پارتەکان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان مۆر بکات. پیاویش هەن کە دووچاری توندوتیژی لەلایەن ژنانەوە دەبنەوە و لەلایەن ژنەکانیانەوە کوژراون ئەوانیش دەبێت بپارێزرێن. لە تورکیاش پۆلیس ڕێگەی گرت لە خۆپشاندانەکانی ژنان لە ئەستەمبوڵ. پۆلیس سپرای بیبەری دژ بە خۆپشاندەران بەکارهێنا و هەندێک لە گەواهدەران دەڵێن گازی فرمێسک ڕژێنیش بەکار هاتووە. ئەگەر ئەم ڕێ و شوێنە ئاسایشیانە بگرێنە بەر کاتێک ژنان دەچنە بنکەکانی پۆلیس و داوای بڕیارێک بۆ پارێزراوی دەکەن ئەوە دەزانن ژمارەی ژن کوشتن کەم دەبێتەوە. بۆ ئەمەش ئێمە پشت بە هاوسۆزی ناوخۆمان دەبەستین. ڕێخەرانی ڕێپێوانەکان دەڵێن ئەوان ماندوو بوون لەوەی کە بڕوا دەکەن سزای کەم دەدرێت بەسەر ئەو هاوسەر و هاوڕێیانەی کە ژن هەراسان دەکەن یان دەکوژن. لە ئەنکارێژی لە ڕۆژە نێفنەتەوەیە ناشتنا توندوتیژیا لە دژی ژنان خانمên کورد و ترک گەهانە هەف ji بۆ هایدارکردنا خەڵکێ لە هەمبەر توندوتیژی و زۆرداریên ku jin li Tirkiyê rastî wana dibin. Her sal 25 mijdarê roja têkoşîna navnetewî ya dijî tundiya hemberî jinê tê pîrozkirin. Li Enqerê jî platforma jina xwepêşandaneka girseyî durist kir û tundiyên ser jinê şermezar kirin. Di destpêkê da jin li pêşiya şaredariya Çankayê civiyan û xwastin ku heta qada Sakaryayê bimeşin. Di bidayetê da rastî astengiya hêzên ewlekariyê bên jî dûra ji bo wan destûr hate dayîn. Her jin bi rengê xwe û pankarta xwe beşdarî vê xwepêşandanê bûn. Di vê mîtîngê da daxwazên jina ya sereke dij derketina ser tundiya jinê bû. Bi navê platforma jinan ya Enqerê, Kurdî û Tirkî daxuyanî hatin dayîn. Di vê daxuyanî da wiha hate gotin. Em heza xujrastiya digirin. Tu estengiyek nikare li hemberê lehiya yekîtî û heza jinan bisekine.
25 مجداري دا لحمو جهاني انويتي جنان بشتقري قدم ورن جم هف ودنجي خو جبوت دجاتيا تندي لهمبري جنا قطني خو بجن بيجي يكتيا جنان بيجي برخدانا جنان جن ایدی به ناسنما خو دردکevin کولانان و دوزا مافین خو دکن. چالاکوان ایرم اوستا خلاصیا جنا به ریخستنیه و دبستینه و دبیجه جن بلا بزانبن کو او هیچ گاوکی تنینینن. مجدار روژا دجی تندیا سرجنه ام جن گاوا دست بدن هف دکارن وان ایریشن هووانا لسرجنه راکن جبو ویجی 25 مجدار وک نیشانه تکوشینا دجی درکتنا تندیا سرجنه جن و چالاکی هم دیروکی دبینن و هم جی باله دکشینن سر شر و دبیجن د شر دا هری زده مافین جناتی تبن پیکرن. دجیه کو شهر بلند دبه لوی داری قیران دست بیدکه دناو هاوردورکی و هاده کشتنا جنا جی زدتر دبه ام جن لازمه که دوان دمان ده پاپیشتی هر بکن و درکون میدانن جن پیک و دکارن تندیا سر خوراکن جبو وی جن جیانه جیان جی آزادیه ام ایرو جبو جنال لیونه ام هر زمان هنه هر بیجی جن جیان آزادی 59 سال بری 25 مجدار سه خوشکن میرابل لکومارا دومینیک دیجی دیکتاتوری درکتبون از سه جن به دست و کوماری هاتن کشتن متون یکوی د سال 1909 مهاندا روجا و بویری وک روجا تکوشینا ناونتوی یا دیجی تندیا همبری جنه پجران ایوب دمیر دنگ امریکا انقره ڕۆژی دووشەمە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان بوو و لەم هەفتەیە و هەفتەی داهاتوودا لە هەرێمی کوردستان چەندین پانێڵ و بۆنە بەمبۆنەیەوە ئەنجام دەدرێت. گرانیا وان مشت و مڕاندێ لەسەر کێشە و ئالۆزیین ژنان با و چاوانیا ڕێگرتنێ لەوان توندوتیژیین لە دژی ژنان تێنکردن. دوای ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان بڕیار وایە لە هەرێمی کوردستان دەولەمەوەی کەمپینێکی 16 ڕۆژیدا چەندین چالاکی جۆرە و جۆر ساز بدرێت. لە شاری سلێمانیدا چالاکیەکانی ئەم 16 ڕۆژە پێکدێن لە پانێڵ و کۆڕ و کۆنفرانس و چالاکی هونەری و شانووی سەرشەقام. ئێمە وەکو سنتەری جەندەر چەند چالاکیەکمانەوەی بۆ 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان پانێڵێک لە زانکۆی سلێمانی کە یەکی 12 ئامادەمان کردووە پانێڵەکە پێکاتووە لە چەند کەسایەتیەک لە باگراوندی جیاجیاوە وەکو فێرخواز وەکو کەسێک لە ڕێکخراوەکان ئیشەکە کەسێک لە حکوومەتە ئیشەکە کەسێک لەسەر پرسی ژنان ئیشەکە پانێڵەکە باسی ئەوەیە باسی چالاکی ژنانە لە شوێنی کار و ئەر کۆمەڵگایە. دکتۆر چۆمان هەردی مامۆستای زانکۆ بەڕێوەبەری سەنتەری جەندەر بۆ کەشەپێدان و لێکۆڵینەوە پێی وایە چارەسەری ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژبەژنان پێویستە لە پەروەردەوە دەست پێ بکات. پرۆسەیەکی درێژخایەنە کە دەبێت سەرمایەگوزاری و کاری زۆری تیا بکەیت و بە تایبەتێکی لەو کایانەی کە زۆر گرنگە بۆ گۆڕینی دۆخی با و بواری پەروەردەیە. کاتێک بواری پەروەردە باسەکەی نێمە بۆ خۆمان زانکۆین لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بەڵام پەروەردە زۆر پێش ئەوە دەست پێەکە پێش زانکۆ دەست پێەکە زۆر گرنگە کە ئێمە سیستەمی پەروەردەی ئێمە کەرتی پەروەردەی ئێمە لە قۆناغی سەرەتاییەوە هەتاکو زانکۆ و دوای زانکۆش پرۆگرامێکی خوێندنی وەهای هەبێ کە ژنتیایە وەکو مرۆڤێک سیر بکرێت کە هاوتایە لەگەڵ پیاوتوانەکانی ڕۆڵەکانی لە کۆمەلگادا چاوەڕێونەکان لێ هەروەها جەختی کردەوە لەسەر پەروەردەی خێزان کە هەر لە تەمەنێکی سەرەتاییەوە دەست پێ دەکات. بەشێکی زۆری زانیاریەکانی مناڵ کە وەریەک دێ سەبارەت بە ژن و پیاو و ڕۆڵی ئەوان چۆن جیاوازەوە چاوەڕوانیەکان دەبێت چی بێ لێیان لە قۆناغی زۆر سەرەتایی تەمەنیدا دەستێکەوە لە ڕێگەی خێزان و کەسانی دەوروبەر و گەڕک و شوێنی یاریگە و ئەمانەوە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە وشیاری کۆمەڵایەتی لەم بوارەدا بگۆڕین. نەوەی نوێی خانمانیش پیان وایە کە پێویستە بۆ دەوروبەری بسەلمێنن ئەوانیش هەمان توانای پیاویان هەیە و ئەتوانن لە سێکتەرە جیاوازەکانی کۆمەڵگادا شوێن بگرن. ئێمە وەکو کۆمەڵگای کوردی کچمان پێویستمان بەوەیە کە زیاتر باوەڕمان بە مافەکانی خۆمان هەبێ زیاتر بەشداری بکەین لە چالاکیەکان و کاروبارە سیاسی و مەدەنیەکان هەروەها ئێمە لێرە وەکو خوێندکاران ئەتوانین بە دەربڕینی تواناکانمان بەشداریکردمان لە چالاکیەکانمان زیاتر بیسەلمێنین کە ئێمەش وەکو پیاوان توانامان هەیە و ئەتوانین بەرەو پێشەوە بچین و خزمەت بە کۆمەڵگەی خۆمان.
ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە دژ بە خانمان و لە کەمپینێکی 16 ڕۆژیدا چەندین چالاکی جۆرەجۆر لە شاری سلێمانیدا لەسەر ئەو پرسە بەڕێوە دەچن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. بەهۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لەم دواییانە لە ئێران خۆپشاندانی سەرتاسەری دژ بە حکوومەت لە وڵاتەکەدا لێکەوتەوە و سەدان کەس کوژران و بریندار بوون. بۆ پشتیوانی لە خۆپشاندەرانی ئێران لە چەندین شوێنی جیهاندا خۆپشاندان ئەنجام درا و لەوانشدا لە کالیفۆرنیا. لە وتەی هەڵکەشانی لە ناکاوی نرخی سوتەمەنی لە ئێران خەڵکی ناڕازی لە سەراسەری ئێرانەوە بەردەوام دێنە سەر شەقامەکان و خۆپێشاندانی ئابووری ڕەنگێکی سیاسی بەخۆیەوە گرتووە بەرامبەر شکارێکی گۆرەش بووتەوە. بەپێی راپۆرتی ئەمنستی تەخمین دەکرێت کە 260 کەس کوژرابن و زیاتر لە 1000 کەس بریندار و دەوروبەری 8000 کەس دەست بەسەر کرابن. بەشێک لە ئێرانیەکانی دانیشتووی کالیفۆرنیا ئەمڕۆ هاتوون بۆ خۆپێشاندان تا داوا بکەن لە حکوومەتی ئەمریکا و لە هاوڵاتیانی ئەمریکا تا پشگیری خۆیان بۆ خەڵکی ئێران دەرببڕن. کوردە لە کالیفۆرنیا نیگەران خەڵکی ڕۆژهەڵاتم ئەترازیان بووگەوە لە دەنگیان بەسیاوە ئینتەرنێت قەت بووگە من هاتم دەنگێ بم بۆ ئەوان کەیسە ناتانن قسە بکەن و دەنگیان بگەێنن بە هەرچ شتێکی دنیا. ئێمە ئینسانمانەست لە دەوڵەتگەل خارجی قدرتگەل قەویە دنیا کە حمایەت بکەن کە حقوقی ئەوەڵیەی بەشەر کە قسەکردنەوە ئینتەرنێت لەم زەمانە حقوقی ئەوەڵیەی بەشەر حەسابێ کە ساپۆرت بکەن ئەتان ئینتەرنێت فەرام بکەن کە دەنگ مردم بگێت و لە خەفەخانە نەون. بەشێک لە خۆپێشاندەران ترساون و ڕەشبینن بەڵام بەشێکی تر گەشتبینن و وا هەست پێ دەکەن کەم دەوڵەتە زۆر بەرگە ناگرێت. الان وظیفه هر ایرانی هست که هر جوری که میتونه حمایت کنه. من بۆ ئەوە لێرەم تاکو پشتیوانی خۆم بۆ خەڵکی ئێران دەربڕم و هیچ لە هەنگری سیاسیم نییە. هیوادارم ڕۆژە گەلی ئێران ئازادی و ئاشتی بە خۆیانەوە ببینن. اول جمهوری اسلامی می‌خواست رای بگیره ادامه کاتی دامەزرانی شۆڕشی ئیسلامی بانگەشەی ئەوەیان دەکرد کە پشتیوانی 98 لە سەدی خەڵکیان هەیە بەڵام وردە و پاش ئەو هەموو سەرکوتکردنە دەوڵەتەکە لە خەڵک دابڕا و ئەوانەی کە ئەمڕۆ سەر بە دەوڵەتن پشتیوانێکی زۆر کەمیان لە ناو خەڵکدا هەیە. من اومدم فقط برای حمایت از ملت ایران. ئەوە بەرپرسیارەتی ئێرانیەکانە پشتیوانی لەو خۆپیشاندانانە بکەن. خەڵکێکی زۆری هاوتەمەنی من لە ئێران کوژراون و تەنیا کارێکی ئێمە دەتوانین بۆ پشتیوانی ئەوان بیکەین ئەوەیە کە بینە دەرێ و هاوسۆزی خۆمان نیشان بدەین و بە دنیا ڕابگەێنین کە شوێنێک لە دنیا بە ناوی ئێران هەیە کە خەڵکی بێتاوان لەوێ دەکوژرێن. سەرڕای هەڵگرتنی ئاڵای جیاواز و نیشاندانی ڕوانگەی جیاواز بۆ داهاتووی ئێران خۆپێشاندەران لە خوێندنی گۆڕانی شۆڕشگیری یەکگرتوون و بە هیوای گۆڕانەکەن. ئاوا هۆما دەنگی ئەمریکا کالیفۆرنیا. ئیران دێ ئەمریکا ئیسرائیل و عەرەبستانە سعودی وێران بکە ئەگەر هێلێن سوورن تەهرانێ دەربازکردن. ئەڤە گوتنا ڕێبەرێن و بەدارێن شۆڕەشە ئیسلامیە ئیرانێ حوسێن سەلامیە گەلۆ هێلێن سۆرن تەهرانێ چنە و ئەگەر ئەو هاتن دەربازکردن ئیران دێ چاوە دێ چ بکە و دێ چاوە وان گەفایان جێبجێ بکە. سەلاح بایەزیدی نوێنەری واشنگتن یە کۆمەڵەی شۆڕەشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەگەڵمانە کاک سەلاح زۆر بە خێر بێی. پێش ئەوەی باسی هێزی ئێران بکەین لەوەی کە هەڕەشەیەکی وا بکە حەزم دەکرد بزانم هێلە سوورەکان چینەوەی کە تاران باسەکە کە ئەم برادرە باسەکە لە ئێران. دەخیدۆ سپاس بۆ بانگشتنەوە دووبارە بێگومان هەمومان دیتمان کە لە چەند ڕۆژدا یا لە چەند سەعاتەکاندا خۆپەشاندانەکانی ئێران کۆماری ئیسلامی بە ڕادەیەک هەژاند کە دوای چەندین سەعات هێڵەکانی ئینتەرنێتی بڕی دەنا ڤیدۆکانی سەرەتایی نیشانیدا کە بەڕاستی لە زۆر شوێن کە ئێستا دەرکەوتون خەڵک توانیوانە دەستەڵات بەدەستەوە بگرن چەند شوێنەکان بگرن بەڵام هەموو ئەوانەوە خۆشیان وایان دەرخست کە ئەوانە کەمینیەکی زۆر کەمن ئەو کاریان کردو بەڵام هێڵی ئینتەرنێتان 8 میلیۆن ئێرانی بڕی جا بۆیە بە پێی ئەم بەراورداوە پێی ڕابردووی ئێران ئەمە دەبین بەردەوام لە سووریا چەند ساڵەکە ئیسرائیل بەر ئێران هێزەکانی ئێران بۆمباران دەکا و خەڵک دەگوژێ و ئێران هیچی لە دەست نەهات و پێم وانیە هێڵە سوورانە بێزگەل لە هەڕەشەیە کە هیچی تێدانە بێ بەڕاستی شتێکی دیکەی لێبێ بە پێی ڕابردووی ئەمە بەرحاڵ کردەوەکانی کۆماری ئیسلامی. باشە کاک سەلاح ئەمە هەڕەشەیەکی زۆر بەدەنگێکی بەرزەوە. ئێران چی هەیە هێزی ئێران لە چیدایە بۆ ئەوەی ئەو هەڕەشە بکاتن؟ وەکو دەزانی ئێران بەرحاڵ بمان هەنەمان هەیە لە ناوچەکەدا لە عێراق
لە سووریا کە حکوومەتی بەڕاستی تا ئێستاشتەوە لە لوبنان لە یەمن لەو شوێنانە و چەند کارێکی کردو بەڕاستی وەڵامی نەدراوە ئەو نیە وەکو چۆن ئەو درۆنی ئەمریکایی خست هێرش کردە سەر شوێنەکانی چاڵنەوتەکانی ئارامکۆ هەموو ئەوانە ئەو وەڵام نەدانەوە بەرحاڵ بە شێوەک لە شێوەکان ئێران پێی وایە دەتوانێت بەم شێوە بەردەوام بێت بەڵام بێگومان ئەمە توانین ئەوە بیری بینەران بینەوە کاتی خۆی محەممەد سعافی وتەبێژی عێراقیش کە تانگەکانی ئەمریکایی لەسەر دزلەی لە بەقارە چوونە ژووری ئەو دێک و دێمە ئێستا ئەمریکامان تێشکاند و ناتون پێم پێم وایە هەر بەو شتە دەکرێت بەراوردی بکەین. کاکسەڵاح بڕینی ئەنتەرنێت تو باست کرد تا چەندێک کاریگەری دەبێت تا چەندێک ئەبێ بەهۆی ئەوەی کە خۆپیشاندانەکان کەم بکرێنەوە یان نەمینن. دەزانین ئەو خۆپیشاندانانێکی ئێستا لە هەموو جیهان دەکرێت لە هۆنگ کۆنگەوە بیگرە هەتا شیلی و هەتا لوبنان و تا عێراق و ئێران جیلێکی نۆ دەیکا نەسلێکی گەنجن ژنانن گەنجانێکن و بەتایبەتی لە ئێرانیش ئەو کەسانێکی خۆپیشاندان دەکەن هەموو دەزانین دوو تۆژی سەرەکی لە خۆ دەگرێت گەنجان و ژنان و بەشێکی زۆریش بە شۆڕشی برسیەکان نێوی دەبن بەڕاستی چون لە ماوەی ئەو سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بەتایبەت ئەو 18 ساڵە خەڵکی ئێران بەڕادەیەکی زۆر فەقیر و هەژار بووە و ئەو ڕاپەڕینەش کە لەو دوای ڕوویدا تەنیا بۆ گرانی بەڕاستی بنزین نەبوو چون گرانی بنزین بەرحاڵ گرانی هەموو پێداویستەکانی و خواردەمەنی خەڵکی پێدەکە ئێستا هەژارن بۆیە پێم وایە زۆرتر کاردانەوەکی سیاسی بوو بەو ڕژیمەوە مەترسێک بوو کە لەسەر ژیانی بەشێکی زۆر لە ئێرانیەکان دروست بوو بە کوردیشەوە. باری سیاسی لە ئێران هەروە بووە چەندین ساڵەوەە برسش لە ئێرانش دەمێکە چەندین ساڵە هەیە بۆ ئێستا خۆپیشاندانانە تا چەندێک پەیوەندی هەیە بە بارودۆخ عێراق کە خۆپیشاندانانی عێراق بەردەوامن. بەڵێ بێگومان ئەگەمە چاو لە عێراق بکەین لەگەڵ ئەوەی کە شۆڕشێکە دژی برسیەتی و هەژاری و گەندەڵی و بەرحاڵ ئەوەی کە خزمەت گوزاری نەکراوە پێکە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە و خەڵکێکی بەڕاستی زۆری نییە بەڵام لە ناخی خۆیدا پەیامێکی سیاسیشی هەیە هەموو ئێمە پێمان وا بوو لە پارێزگاکانی جنوبی عێراق لە کەربەلا لە باسرا لەو شوێنانە کە شیعەنە و دەبێ پەیوەند بەڵام ئەوە دەرکەوت بەڕاستی چین و تۆژێکی زۆر بچووکی ئەوانەی کاربەدەستن لە عێراق کە ساڵانێک لە ئێران بوونە بەرحاڵ ئەو پەیوەندیان هەگەدان بەڵام خەڵک ناڕازیە بۆیە ئەو پەیوەندیەکە دەبینێ و زۆر جار خەڵکی مەدیومانە لە تەلەڤیزیۆنەکان خەڵکی بەغا و شارانە پەیامی هاودەردی ها پشتیوانیان بۆ خەڵکی ئێران ناردەوە بۆ کە دژی ڕژیمەکەی خۆیان ڕاپەڕن بۆ من پێم وایە پەیوەندێکی ڕاستە و خۆی هەیە ئەو خەڵکانە چ لە لوبنان ئێستامە دەیبینین چ لە شوێنەکانی دیکە کە بە دەستێوەردانەکانی ئێران بە هەڵوای کردو ئازادیەکانی تاچی سنووردار کردو خەڵکی برسی و هەژار کردەوە خستوێتی بۆ چین و تۆژش بۆ ئایدۆلۆژیەکی ئەمپەراتورێکی شیعە کە بەڕاستی ژیانی ئەو خەڵکە باشتر ناکە بۆ پێما پەیوەندی هەیە. بەڵێ تۆ بڵێ بەردەوامی هەبێ ئەم خۆپیشاندانانە یانش تا چەندێک بەردەوام دەبن؟ بێگومان ئەو خۆپیشان بەردەوام دەبێت لە ئێران چون ئەمە هەر لە سەعاتی ئەو یەک دوو ڕۆژە کە ئینتەرنێت هێستا زۆر خاوە بەڕاستی ناکرێت زۆر ڤیددیو ئاپلۆد کرد بنێرە بۆ دەرەوە ئەمە دەبینین زۆر نرخی شتومە گران بوو چون نرخی تەنیا بنزین نییە کە بنزین گران بوو خواردەمەنی نان پێداویستەکانی خەڵک ئەو خەڵکەی کە بەڕاستی لە ژێر هێڵی هەژاریدان ناتوانین ئەو پێداویستانە دابینکەن بۆیە ئەمە بەو پێەیە من پێم وایە بە دەرکەوتنی ڤیددیۆکان کە نیشاندانی دڕندەیی مەمبوونی ئەمنی کۆماری ئیسلامی لە خەڵکدا و گرانبوونی بارودۆخی ئێران کە شارەکانی ئەمریکا بەردەوام بکمات بە چاوەڕانی ڕاپەڕنی زۆرتر. کاکسەڵاح بە کورتی ئێمە دەبینین کە خۆپیشاندانەکان بەردەوامی هەیە لە عێراق و لە لوبنان و لە هەموو شوێنێ دیکە و هێزیکی گەورەی لەگەڵایە وەکو چۆن بە هێزەوە دێنە ناو جادا هەندێک کەس پێیان وایە کە ئەمە ئەبن بەهۆی ئەوەی شەڕێکی ناخۆ لە وڵاتانە دروست بن تا چەندێک تۆ لەگەڵ بێگومان ئێمە لەگەڵ ئەوەی کە ئێمە لە خۆپیشاندانەکانی لوبنان چەند مانجێکی دامەیە دوو کەس سێ کەس کوژراوە لە عێراقیش بە هەمان شێوەگەچی قوربانی زۆر بووە بەڵام لە ئێران هەموو مێدیاکان هەموو ئۆپۆزیسیۆن خەڵکی دەرەوە باز دەکەن کە هەموو شۆنمان تاقی کردەوە خۆپیشاندانی ئاشتیانە خەڵک حەولیاندا بەڵام بەڕاستی ئەو دۆخەکە بەردەوام بێت وەکو دەڵێن هەرتەشێکی گەزێکی گەورەی برسیەکان ئێران بەرە و شەڕی ناوخۆی دەبێت. کاکسەڵاح زۆر سوپاس خۆش جارێکی تر بەخێربیتەوە. سەلاح بایەزیدی نوێنەری واشنتنی کۆمەڵەی شۆڕژگیری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەگەڵ کورد کۆنێکشن بووم
و پشتی کوشتنا ئەبوو بەکر بەغدادی ڕێبەرێ کۆمەڵا دەولەتە ئیسلامی داعش شەڕڤانên vê کۆمەڵê dest daye çalakiyên tîrorîstî li herêmên piraniya Sunniyan li Iraqê ew xelkê direvînin û çavsoriya li wan gunda jî dikin ku alîkarî bi wan re nekiriye. جەواد کوردێکی دانیشتووی گوندی شێرکی پارێزگای دیالەیە. گوندەکەی هیچ هێزێکی تێدا نەبوو تا لە هێرشی داعش بیان پارێزێت. بۆیە خۆیان چەکیان هەڵگرت و شەوتا بەیانی گوندەکەیان لە داعش دەپاراست. دوو هەفتە لەمەوبەر متمانە پێکراوێکی داعش لە نزیک ئەم گوندە کوژرا. لەو ڕۆژەوە بە بەردەوامی و لە ڕێگەی تەلەفۆنەوە هەڕەشەی کوشتن لە جەواد دەکرێت. بۆیە هەفتەی ڕابردوو بە ناچاری گوندەکەی جێهێشت. من تەلەفۆنم بۆ هاتە لە حوزەی حمرینەوە بە ڕقەمێک مەجهول دەڵێت ئەنتم کاتلین من جوندی من دەولە ئیسلامیە ئەدەمە مای ضیع کەوای پێوتم بەڕاستی منیش لە ماڵ و مناڵم ترسیام و لەوەی شەکە لەوێ هیچ قوتێکی پێشمەرگەی لێ نییە و خۆ تاشەزانە قوتێ لە لەوێن لەوانەیە هاوکاریانش بکەن غەدر لەوان نەکەن. بۆیە ئێمەش ناچار ژێنەکانی خۆمانمان جێش و تاوکەستە ماڵەکانشم لە بەردەستاندا. جموجۆڵی داعش لە دیالە بە تەواوەتی زیادی کردووە. مانگێک لەمەوبەریش لەم ڕێگەیەوە پەلاماری ناحەی کوڵەجۆی گەرمیانیاندا و پەلامارەکە ژمارەیەک قوربانی لێکەوتەوە. لە نێوان قەزای خانەقین و ناحیەکانی جەلەولا و کوڵەجۆدا ناوچەیەکی پان و بەرینی پڕ لە جەنگەڵ بوونی هەیە کە ئەو ناوچەیە هیچ هێزێکی عراقی و تەنانەت خاڵی سەربازی پێشمەرگەشی تێدا نییە. بۆیە داعش بوونی بۆشایی ئەمنی لەو ناوچەیە قۆستۆتەوە. وڵاهی داعش لە شێخباوە پێش کوشتنی بەغدادی و دوای کوشتنی بەغدادی ئەوان هەر تەواجدیان هەر هەیە و بەردەوامی لە چەمەکەن. بەڵام فترەی پێش ئێستا تۆزیە عددیان کەمە بۆ بەڵام ئێستا هەم لە زیانبوودایە لە حەمرینەوە دێن بۆ شێخباوە. داعش تەنها بەدانانی بۆمب و هێرش ناوەستێت بەڵکو دەستی داوەتە ڕفاندنی گوندنشینەکان و ئازادکردنیان لە بەرامبەر بڕێکی زۆر پارەدا. هەروەک بەرپرسانیش دەڵێن داعش لە حەمرین و شاخی غەڕا گرتوخانەی داناوە و خەڵکی زیندانی دەکات. بەگوێری زانیاری ئێمە ئەوەی لە ناوچەکە گیراوە تا ئێستا سجن بوونە لە جەوڵی غەڕە لە سەرباز سنووری قەزای دۆستخۆرمات و بەڵام بەگوێری ئەوەی زانیاری ئێمە هەیە لە چیای حەمرینیش سجنیان هەیە. هەڕەشە و پەلاماری داعش بۆ سەر ناوچە کوردنشینە سنووریەکان بە شێوەیەک زیادی کردووە. ئاسایشی کوردی ناچارن بۆ پاراستنی جوتیارەکان بەردەوام بە ناوچەکەدا بسوڕێنەوە. لە پاڵ پاراستنی جوتیارەکانیشدا ئاسایش چاودێری جوڵەی داعشیش دەکات. ئەوان بە ئاسانی لە شێخباوە ئەچن بۆ خانەقین لە خانەقین و دێنە بۆ چەمی شێخباوە چەمی شێخباوە ئەچن بۆ حەمرین بۆ نەفتخانە ئیتر بە هەموو شێوەیەک ئەوان جموجوڵیان هەیە و بە ئاسانی بۆ عبۆدانان هە زۆر بە ئاسانی عبۆدانێن و هیچ مەترسیکیان نییە. جموجۆڵی داعش زیاتر پارێزگاکانی کەرکووک و دیالە و سەڵاحەدینی گرتووەتەوە بە تایبەت لەو ناوچانەی بۆشایی ئەمنیان تێدایە و هەماهەنگی لە نێوان هێزە کوردی و عێراقیەکاندا نییە. دڵشاد ئەنوار دەنگی ئەمریکا کەرکووک. ده لە کۆش کاسپی سەرۆک دۆنالد ترامپ پێشوازی لە کانان برینداری ئۆپراسیۆنا کوشتنا ڕێبەرێ داعش ئەبوو بەکر بەغدادی کرد. خانمایەکی و جێگری سەرۆکی بە سەرۆکی ڕائامادەی ڕێوڕسمین پێشوازیە سەیە بەشداری ئۆپراسیۆنا کوشتنا بەغدادی بووی کردن لە ڕزگاردن. سەرۆکی گوت ئەو دێوی سەیە هێزین تایبەتین ئەمریکی خەلات بکە. دە ئۆپراسیۆنێدا ئەوسا بریندار بوو لە سەرۆک دەبێژە ئەوێ دەخزمەتێدا بمینە و نایە خانەنشینکردن. لە ناوچەی پایزاوای شاری وان ئاشی گەنم مێژوویەکی زۆری هەیە و هەروەها لەو ناوچەیەدا 40 ئاش هەیە کە نزیکەی گەنمی هەموو ناوچەکە دابین دەکات. لە باژارۆکێ پایزاوێ ئانک و گول پنارە وانێ کارێ ئاشفانیە خودی دیرۆکێکی پڕ قەدیمە. ji ber ku li vê herêmê pir zêde kaniyên avê hene ev aş li vir hatine avakirin. Li dîrokê da li vir 40 aş hatine avakirin û xizmet dane hemû herêmê. Gorî agahiyên Müzeya Wanê dîroka van aşan heta 2700 sala diçe. Ev aşên dîrokî van salên dawî bona ku baş nehatine parastin
یەک بوو یەک لوێشانە و خراپبوونە ji çil aşan an he tinê yek aşmaya ku dixebite ew jî bi saya aşvan Mehmet Sıdık Yılmaz li ser piya maye. از بیمه 15-16 سالی باشته میشه مسلکی کرد آش همه خراب بود آشتا متک را جایدی ما خواهد چه کرد مگو اندازه بلا کلتور ما بلا دوام بکرد ما چل آشان بیراهی آمده 27 تخبتون یعنی بیراهی آمده پیشتا تا بینده خرابیم 27 بیراهی آمده تخبتون و هم 27 نه هم مواتنی Yılmaz dide zanîn ku di heyamên berê de hemû rûnişvanan li herêma Wanê genimên xwe dianîn çil aşan. 1985 حتی نه دام کتاب 2070 ایدیانی گلی تا ببینیم از کیم بودیم تای کنیم. Tê zanîn ku Urartuyan beriya Zayînê 1961 da li dora bajarê Wanê jiyan kirine û gelek co ava kirine. 4000 سال پیش کنه هیچ وقت اورار تونده هبی آواش. پشت این گاه حتی دنما پیشکا دنما ماجی ارمنیان دا خباتی آواشه دست وان دابینه. Rûnişvanê bi navê İskan Doruyê 59 salî genimê xwe bo hêrandinê aniyê vê derê. Doru destnîşan dike ku genimê aşê avê bo saxlemiyê baştir e û ew genimê xwe her tim tîne vê derê. Çend çapa genimê me çêdin em tîne liya dihêrin yani buna zimhêrê zivistanê. Em tîne mesela toplu hala dihêrin ben çin İdi hatta buharı mesela midi nahir. Can aşı Wanê işte gelken ya hazır işte gelken em tekeletken yani daha hoştu be. Tabii ki ya aşı lezzeti o daha ziyade ya. Hem bu insan yani sağlığa bakımında hem zasbayı yani kepekli bir hem bakımlı bir hem hoş bir. İdi dest men o kevter yani genim idi ki yeme genim kesna ekmiş nagetin. Aşı şul naken. Çil aşên payîzava ku piraniya wan he wêran bûne di sala 2015 da wekî qada sît hatiye îlankirin û nihe ev aş di bin parastinê de ne. Li bendeyê ku ev berhemên dîrokî di demên pêş de werin restorokirin. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. هەلبەت هێرەوە تشتێکی جوانە ئاشێن ئاوێ ئەنزام تەدی تبن من خۆدی تنە ئاشن ئاوێ کار دەکەن و تەدی گەنم دەهێرن نەبەس ئار بەلکو دەهن و شتی وانژی دەهێرن مدیتنە لێن ئەف نامینن بڕاستیژی لە هەرێمێ نامینژی بەر بتەکنۆلۆژیا و بە ئەڵاوێن و ئار و تشتی تێنە هێران و پاقشتر و باشتر و هەلبەت لێ هەبوو ناوان و پاراستن ئەوان بباوەریان من تشتە گرنگە ببینن بتنێ بێن پاراستن ئەو ئاواهی بێن پاراستن و خەڵک بزانە کە بەرێ خەڵکی چاوە گەرمی خۆ دەهێراون و ژیانە خۆ دابین دەکرد تایبەتجی ئار بەڵێ لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەکەمان دەخیل تا بەرنامەی ڕۆژهێنی هەر شاد بەختەوە دەن خدا حافظ